سڵاوتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە وزە، پڕ لە جوانی، پڕ لە شادی و پڕ لە تەندروستیتان بۆ ئەخوازم، چ بۆ ئێوە چ بۆ هاژەی هاوکارم کە ئەم بەیانیە لەگەڵ منە و پرۆگرامی بەیانی 24 ئەم بەیانیە پێکەوە پێشکەشی ئێوەکە. سپاسۆڤان، بەیانی تۆش باش، بەیانی ئێوەش باش، بینەران و بیسەرانی کوردستان 24 هەموو بەیانێک ئێمە هیوای ئەوەتان بۆ خوازین کە زۆر باش بن، کە ڕۆژێکی باش دەست پێ بکەن، کە هیچ ڕۆژێکتان لە ڕۆژێکی دیکە نەچێ لە ناخۆشیەکان، بەڵام ناخۆشیەکان ئینشەڵا باشتر و باشتر بێت و تەندروستیتان باش بێت. لە دەستپێکی پرۆگرام وەک هەمیشە هەندێک بابەتان بێ ئاشناکەین، دواتریش تەوەر و میوانی تایبەتمان لەسەر بابەتە گرنگەکان و کایەکانی ژیانە بێت. چەند ئێسکەپەیکەرێکی مرۆڤی نیاندەرتاڵ لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمریکا پیشان قوتابیەکی کورد لە پێشبڕکێیەکی زانستیدا پلەی یەکەمی بەدەستهێنا. لە ناوچەیەکی ئینگلتەرا بۆ ئارامبوونەوەی دەروون و کۆنتڕۆڵکردنی ژڵەژانیان باوەش بە مانگەکانە دەکەن. کاتێک گەشتیاران ئەچنە مۆزەخانەی نیشتیمانی ئەمریکا لە واشنتن دیسی چاویان بە ئەشکەوتێکەکەوێ کە شێوەکەی نزیکە لە ئەشکەوتی شانەدەری پارێزگای هەولێر کە لە هەرێمی کوردستانە. مۆزەخانەکە لە چەند بەشێک پێکێت کە بەشەکانیشی پێکدەن لە پەرەسەندن و هەروەها مێژووی مرۆڤ، ئێسکەپەیکەری چەند مرۆڤێکی نیاندەرتاڵ لەوێ دانراون کە لە ئەشکەوتی شانەدەر دۆزراونەتەوە. اینجا ئەو ئێسکەپەیکەرانە برناونەتە مۆزەخانەی ئەمریکا و لەوێ نمایشیان پێ ئەکرێت و مەزە ناکرێت کە مێژووی ژیانیان بۆ 35,000 ساڵ تاوەکو نزیکەی 45,000 ساڵێک لەمەوبەر بێت کە مێژووی کوردستانە خوێنیتەوە بە گشتیش میزۆپۆتامیا. کوردستان ناوچەیەکی زۆر گرنگ و کاریگەر بووە لەو ڕۆوە. سۆڤان ئەو بابەتانە یاخود ئەو کەرەستانەی کە هەبوون لە ڕابردوو کە مرۆڤ لە سەرەتا و دەستپێکی شارستانێتەوە بەکارهێناوە لەم ناوچەیە بووە. بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە هەمیشە ناوچەیەکی چاوی لەسەر بووە و داگیرکەران لە دەرەوە لە چواردەوری هەوڵی کۆنتڕۆڵکردنیان داوە، هەوڵیان ناوە کە مۆرکی خودی خۆی لێ بسەنەوە و یاخود خاوەنجارەتی بکەن. ئەمە وای کردووە ڕەنگ باتەوە تا ئێستا هەتا ئەو سەرۆت و سامانەی کە مێژووی کۆنە و ئەگەڕێتەوە کللتور و کەلەپوری کوردی بووە و بەشێک بووە لە شارستانەتی ئەو سەردەما ببرێتە دەرەوە یاخود نەتوانرێ خاوەنی خۆی ڕاستەخینەی خۆی لێرە ببمێنێتەوە. بەڵێ جا هەر لە کوردستان ئەوەش جێگەی شانازیە بۆ ئێمە چونکە زۆر جار بیر و ڕاو ئەوە بڵاو کراوەتەوە یاخود بیر و ڕاکان ئاڵۆگڕاو کراون ئەڵێن ئێمە یا هەند با بڵێن لە ئەسڵ و لە سەرەتایە هەندین خەڵکی هندستانین یان باسی ئەوەکەن ئێمە لە شوێنێکی دیکەوە هاتوین. نەخێر، ئێمە هەر بوونمان هەبووە لەسەر ئەم زەویە و ئێمە کوردین، هەر کورد لە مێژە شارستانەتی هەبووە. بچووکترین نمونە کە ئەگەر بمانەوە باسی لێ بکەین کە گەورەترینیشە لە هەمان کات گوندی چەرمۆیە کە شارستانێتی کشت و کاڵ و ژیانکردن و نیشتەجێبوون لە یەک شوێن، چونکە مرۆڤ پێشتر هەر بۆ شوێنێکی تر کۆچی کردووە. شارستانێتی نیشتەجێبوون لە کوردستانەوە دەستی پێکردووە کە لە گوندی چەرمۆ بۆ و لەوێ کشت و کاڵ دەست پێکراوە لەوێ خەڵک نیشتەجێبووە. لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمریکا بۆ مێژوو سرۆشت ئەشکەوتێکی هاوشێوەش کەوتی شانەدەری هەرێمی کوردستان دروستکراوە. لێرە شتێک سەرنجی گەشتیاران و سەردانیکەران ڕادەکێشێت، ئەویش بوونی ئێسکەپەیکەری مرۆڤی نیاندەرتاڵە کە لە ئەشکەوتی شانەدەر دۆزراونەتەوە و لێرە هەڵگیراون. مەزندە دەکرێت تەمەنی ئەو ئێسکەپەیکەرانە بۆ 35 تاوەکو 45,000 ساڵ لەمەوبەر بگەڕێتەوە. تاوکو ئێستا ئێسک و پرووسکی ژمارێک مرۆڤی چاخە کۆنەکان لە شکەوتی شانەدەر دۆزراونەتەوە کە بەپێی توێژینەوەکان مرۆڤی نیاندەرتاڵە. ئێسک و پرووسکی سێ لەو مرۆڤانە لە مۆزەخانەیەن. یەکێکیان کە ئێسکەپەیکەرەکەی باشتر ماوەتەوە پێدەچێت پیاوێکی تەمەنسل بۆ 50 ساڵان بێت و درێژی باڵاکەی نزیکەی 170 سانتیمەتر بێت. جێنیڤەر کلارک کە توێژەری مۆزەخانەی نیشتیمانی ئەمریکایە
سەردانیشکەوتی شانەدەری کردووە. ئەو لە لێکۆڵینەوەکانیدا ئەوی بۆ دەرکەوتووە مرۆڤی نیاندەرتاڵ کە لە شکەوتەکە ژیاون ڕێوەڕسمی تایبەتیان هەبووە وەک ڕێوەڕسمی لەدایک بوون و ژیاناوایی، چونکە لە نێو ئەشکەوتەکە دەنکە هەڵاڵی چەند جۆرێک لە گوڵ کە بوونەتە بەبرد بوو لەو شوێنە دۆزراونەتەوە کە مرۆڤی نیاندەرتاڵی نێژراون. ئەو جۆرە گوڵانەش لە نێو ئەشکەوت ناڕوێن. لە ساڵانی 1950کان تیمێکی مۆزەخانی نیشتیمانی ئەمریکا لەگەڵ وەزارەتی شوێنەواری عێراق چەند هەڵدانەوەیەکیان لە شکەوتی شانەدەر ئەنجامدا لەگەڵ دۆزینەوەی کەرستەی کۆن و ئێسکی کە لەسەری مرۆڤ بۆیان دەرکەوت 65,000 ساڵ لەمەوبەر مرۆڤ لە شکەوتەکە ژیاوە. عیسا حەسەن، کوردستان 24، واشنگتن. ئەچینە سەر بابەتێکی دیکە لەسەر ڕێکخراوی گشتینەتەوە یەکگرتوەکان کە ئاماژە بۆ کات و ڕایگەاندووە کە لە 70 ساڵی ڕابردوو خاک بە یاخود ئەتوانین بڵێ ئەو خاکی کە مرۆڤ لی بەرهەمە خۆراکیەکانی خۆی بەدەستەهێنێ ئەسڵ بەها خۆراکیەکانی بە جۆرێک لە دەستا و مەترسی لەسەر کشت و کاڵ و ئاسایشی خۆراکیش دروستکراوە. هاژە ئەمە زانیاریەکە کە مەترسیدارە، بەڵام زانیاریەکە هەندێک زانیاری هەیە مەترسیدارە ناتوانانی خۆتی لێ چۆنڵێت پشتپۆشی لێ ناکرێت، پشتگوێی بخەی چاپۆشی لێ بکەیت. ئەڵێ بۆ دروستبوونی 1 سانتیمتر لە خاک ئێمە پێویستمان بە 1 ملیۆن ساڵە. ئەگەر 1 سانتیم خاک بتەوێت دروست ببێتەوە لە سروش 1 ملیۆن ساڵی دەوێت. کاتە ئەگەر خاک بەها خۆراکیەکانی لە دەست بدات مرۆڤایەتی بەرەو نەمانەچێت. بەڵام بە خۆشحاڵیەوە هێشتا ئەتوانین بڵین ئومێد هەیە، هیوا هەیە لە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان ئێستا زیاتر لە 3 ملیۆن دۆنم زەوی شیاوی بۆ چاندن هەیە و جوتیارێکی نمونەیە قسەی بۆ کوردستان 24 کردووە و شاید حاڵیە و بابەتەیە و ئەژڵێت زەویەکانمان شیا و نایابن، بەڵام چونکە ساڵانە پشویان پێناین بەردەوام بە کوشت و کاڵ دایەچێنن بۆیە بە پیتی خۆیان لە دەست دەدەن ئەگەر پشووی پێنەدرێ بەو زەویە وێ ناچارن بە شێوازی جۆرا و جۆر قەرەبووی بکەنەوە. با لەم بابەتە ببینین بزانین بە چه شێوازێک دەتوانن قەرەبووی ئەو زەویە ماندووە بکەنەوە. ئەم خاکەی لەسەری دەژین لە کانزا زیندەوەر و مادە ئۆرگانیەکان پێک دێت کە گرنگن بۆ دامیکردنی خۆراک بۆ مرۆڤ و ئاژەڵان. سۆران جوتیارێکی نمونەیە و لە باب و باپیرانی وەکاری کشت و کاڵی دەکەن. مشت لە خۆڵی زەویەکەی پڕ دەکات و دەڵێت ئەمە باشترین جۆری زەویە، بەڵام 6 ساڵە لەسەر یەک دەیکەین بەگەنم و پشومان پێنەداوە. بۆ قەرەبووکردنەوەی ئەو ماندوێتیە تاکو بە پیتی بۆ زەویەکەی بگەڕێتەوە بە ئەندازەی هەر 100 کیلۆگرام گەرمی بنەتۆ کە دای دەچێنێت پێویستە 100 کیلۆگرام پەینی کیمیایی پێوە بکات. ساڵان وەکو بەپیتی بەپیتر بە بۆ ساڵان ڕوبەرێکی کەم دەکرا بەگەنم لە بەرۆی ژمارەی دانیشتوان کەم بوو. ئێستا ژمارەی دانیشتوان زۆر بە ناساری کە تو هەم زۆربەی زەویەکان داچێنی هەمیش بیر لە ڕێگا و شێوازی سەردەمکەیەوە بۆ زیادکردنی بڕی بەرهەم لە هەمان یەکەی ڕوبەردا چونکە تو ڕوبەرت نەگۆڕە دەبێ وا بکەی کە لەو ڕوبەرێکە هەتا بە شێوازی پێشکەوتوو وا بکەی بڕی بەرهەمەکە زیادکەی لە ڕێگای بەکارێنانی کیمیاوە بنەتۆی چاکەوە لە ڕێگای دەرمان بژاری چاکەوە لە ڕێگای دەرمانگەشەوە. 5 دیسەمبەری هەموو ساڵێک با ڕۆژی جیهانی خاک دانراوە. لەبەرەوەی بە گوێرەی بەکارێنان ساڵ دوای ساڵ بە پیتی زەویە کشتتوکاڵیەکان کەم دەبێتەوە و زیادکردنی ڕوبەری زەویش لە ڕووی چەندێتیەوە کارێکی ئاسان نییە. جوتیاران هەوڵ دەدەن لە ڕێگای تەکنەلۆجیای پێشکەوتوی کشتتوکاڵیەوە بە پیتی بۆ زەویە کشتتوکاڵیەکانیان گێڕنەوە. هاوشێوەی مرۆڤ خاک بۆ ئەوەی بە شێوەیەکی تەندروست بمێنێتەوە پێویستی بە هەمەجۆری خۆراکە. ئەگەر دوای هەر دروێنەیەک بەها خۆراکیەکانی هاوسەنگ نەکرێ بە تێپەڕبوونی کات بە پیتی خۆی لەدەست دەدات. هەرێمی کوردستان خاک و زەوی زۆر و شیاوی بۆ کشتتوکاڵ هەیە کە دەتوانرێ جۆرەها بەرهەمی کشتتوکاڵی تێدا بەرهەم بهێنرێ. ئەوەی زۆر گرنگە چۆن ئەو زەویانە بە پاکی بمێننەوە و بە پیتی خۆیان لەدەست نەدەن.
براجوکارەکان پێویستە خولی کوشتتوکاڵی پەیڕەوکەن. خولی کوشتتوکاڵی زۆر مهمە بۆ مەسلەی هێشتنەوەی بە پیتی خاکەکە. مەسەلەن هەندێک جۆرە بەروبووم و سەوزە و دانەوێڵە هەیە خاکەکە بە پیت دەکاوەکو مەجموعی بقولیات پاقلەمەنیەکان کە بێت و ئەوانە بابڵین بچێندرێت لە زەویەکەدا بە پیتی دەکات. بە پێی ئاماری نەتەوەی گرتوەکان لە ماوەی 7 دەی ڕابردوو ساڵ دوای ساڵ بەها خۆراکیەکانی خاک کە گرنگن بۆ کشت و کاڵ کەمیان کردووە. ئەوەش مەترسی لەسەر ئاسایشی خۆراک لە جیهاندا دروست کردووە. ئاراسەمی کوردستان 24 ڕانیە. لە زانکۆی کوردستان کوردستانی پارێزگای سنە چونکە لەوێش زانکۆی کێ بەناوی کوردستان لە پارێزگای سنەیە بە بۆنەی ڕۆژی گیانی خاک کۆنفرانسێکی زانستی بەڕێوە چووە تیا باسی مەترسیەکان لەسەر ژینگە و خاک و ئاوهەوای ڕۆژهەڵاتی کوردستان کراوە بە تایبەت لەو پارێزگایە. بەپێی ئەو ئامارانەی لەم کۆنفرانسەدا ئاشکرا کراون داشۆران و لە ناوچوونی خاک لە پارێزگای سنە 5 ئەوەندەی ستانداردە گیانیەکانە سۆڤان. بەڵێ جا ئەمەش هاوکاتە لەگەڵ سووتاندنی دارستانەکان و وشکە ساڵی گەورەترین مەترسیەکانی سەر ژینگەی ڕۆژهەڵاتی کوردستان. بە دروشمی خۆڵ و ئاو سەرچاوی ژیانن پێنجەمین کۆنفرانسی ڕۆژی جیهانی خاک لە زانکۆی کوردستانی پارێزگای سنە بەڕێوەچوو. لەم کۆنفرانسەدا کە بە بەشداری مامۆستایان و خوێندکارانی زانکۆی کوردستان و بەرپرسانی حکومی بواری ئاو خاک بەڕێوەچوو سەرەکی ترین مەترسیەکانی سەر ژینگەی کوردستان لەوانەش داشۆران و لە ناوچوونی خاک پیسبوونی ئاو و خاک سووتانی دارستانەکان و لە ناوچوونی سەرچاوەکانی ئاو تاوتوێ کران. هدف لەم بەرگوزاری لەم هەمایشە بەحسێ ئەهەمیەتی خاک جلو نمودێک لە وەزعیەتی خاکە ئوستانە بەسلاح ئەمەڵکردی کە سازمانە جاتێک شاوەرزی لەم حوزە بوویانە ئێمە ئەرایەماندا لە حاشەی ئەم مەراسمیشە ئێمە نمایشگایەکمان دایر کرد کە ئەم نمایشگا تەوەسوودە ئیداراتە تابعە من جملە محیط زیست منابع طبیعی مرکز تحقیقات مدیریت امور اراضی و همچنین ترویج و زراعت سازمان جهت کشاورزی و گروه انجمن علمی خاکشناسی برگزار کردی و لم نمایشگاه روشل نوین به منظور جلوگیری ل آلودگی و جلوگیری ل نابودی و تخریب خاک برگزار بود. لەم کۆنفرانسەدا ئیقبال حەمیدی بەڕێوەبەری گشتی پاراستنی ژینگەی پارێزگای سنە ڕایگەیاند ڕێژەی داشۆران و لە ناوچوونی خاک لەم پارێزگایە 5 ئەوەندەی ئاستی ستانداردی جیهانیە. ئاشکراشی کرد لە 13 ساڵی ڕابردوودا 291 تانکەری سوتەمەنی لە پارێزگای سنە وەرگەڕاون کە کاریگەریەکی زۆر خراپیان لەسەر پیسبوونی ئاو و خاکی ئەم پارێزگایە هەبووە. لە جهات کشاوەرزیە بەعنوان دومین ئوستان لە کشوەرە مدیریەتی خاکمان لە ئەو خاکە تشکیل لە وەکارهایەکی باشمان لە حوزەی مطالعاتی خاکشناسی لە 26,000 هکتار ئەرازیمانە 10,000 هکتاری تر لە بەرنامەمانایە لە بەحسی کشاوەرزی حفاظەتیە بحث توسعه باغات الأراضي شیبدارە بحث تەناوبی زەراعی یەکپارچەسازی ڕەفع تەداخلات ئابخیزداری و ئابخانداری هاوکارەکانم لە مەنابع سەویەیە ئەنجامیاندا تەواوی ئەمانە بۆ جلوگیری لە فەرسایشی خاک پایدارکردنی ساختمانی خاک و بحث کۆنتڕۆڵ و مەهار سەیلاب هەیە. هەر لەم کۆنفرانسەدا ئاماژە بەوە کرا لە 32 شاری پارێزگای سنە 8 شار سیستەمی پاڵاوگەی زێرابەکانیان نییە و لە 198 گوندەکانیش سیستەمی خاوێنکردنەوەی ئاوەڕۆیان بۆ دانەنراوە. لە ماوەی 3 ساڵی ڕابردووشدا 57 ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی ئەم پارێزگایە ڕووی داوە کە 1400 هکتار لە دارستانەکانی سووتاندووە. کامیل بۆکانی، کوردستان 24. بەڵێ سەبارەت بە ژینگە و هەروەها فراوانکردنی پانتایی سەوزایی هەر ئەمێنینەوە و گفتوگۆی لەسەر ئەکەین چونکە بەدیهێنانی ژینگەیەکی لەبار بۆ شارەکان پێویستی بەوەیە کە پلانی تایبەتی بۆ دابنرێت چ لە ڕووی ئەوەی کە هەوڵاتی هۆشیار بکرێتەوە چ لە ڕووی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی ئەو پلانانەکە بۆ پاراستنی ژینگەی هەرێمی کوردستانە جێبەجێ بکات. جا ئەمانە کاری بۆ ئەکرێت و فراوانکردنی پانتایی سەوزاییش کارێک نییە بڵێن ئەمڕۆ ئیشیتیەکەین سبینە
ئەنجامەکەی ئەبینین. بێگومان پرۆسێکی دوور و درێژە و پێویستی بەو هەڵمەتانەیە کە لەسەر ئاستی تاک یاخود ڕێکخراوەیی یاخود گەورەتر بڵێن بە ئاستێکی فراوانتر لەسەر ئاستی حکوومەت پارێزگاکان ئەنجام بدرێت. بۆیە سەوزایی بەدیهێنانی ژینگەیەکی لەبار ئەمە تەوەری سەرەکی ئەم ڕۆمانە بێ و پرسێکی تایبەتە بێ کە وەکو خەمی ئێمە هەمیشە کوردستان 24 لە خەمی ژینگە و ئەو بابەتانەیە بۆ کە خزمەت بە ژینگە و هۆشیارکردنەوەکە بۆ پاراستنی ژینگە. تەوەری سەرەکی پرۆگرامەکەمانە بێ، بەڵام تەوەرەکە دەینە دەست هاوکارمان دالیا کەمال کە لە سلێمانیەوە لە ستۆدیۆی کراوە بابەتێکی تێر و تەسەل و میوانی تایبەتی بۆ ئامادە کردووە. دالیا ئەمەینە لای تۆ بانیت باش ڕۆژێکی باش دەست پێ بکەی بۆ هیواین کە لە ژینگەیەکی ئاوادانی کوردستاندا قسە و گفتوگۆکانت چڕ بکەیتەوە لەسەر و باورێ. بەیانیت باش دالیا، هیوای بانێکی باش بۆ تۆ بۆ میوانەکە دەخوازیین. ئێمە زۆر لە بەیانیانی چوارشەمان دێینە لای تۆ، هەندێک جار بابەتی هونەریمان پێشکەشەکەی، هەندێک جاریش ئەو بابەتانی کە پەیوەستن بە کوردستان و ئیتر لە هەر بوارێک بێت بە گرنگی بزانین و میوانمان لە سلێمانی بێەوە دێنە لای تۆ. ئەم بانێش میوانی تۆ ئامادەیەوە، تۆش بابەتێکی جوانت بۆ ئامادە کردوین، دێنە لای تۆ من و هاژە و بینەران گوێبیست و بینەری تۆ بین. بەڵێ سڵاو هاژە، سڵاو سۆڤان، زۆر زۆر سپاس. دیارە بابەتی ژینگە لە ئێستا پرسێکی گیانیە، چ لە ئاس ئەو کۆربەندانەی کە لە جیهاندا سازەکرێ وار و ئەو کۆربەندانەی کە لە هەرێمی کوردستانیشدا لەلایەن سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووش لە پارێزگای دوهۆک کە کۆنفرانسێکی تایبەت لەم چوارچەوەیە سازکرا بۆی بتوانرێ بە شێوەیەکی ورتر تیشک بخڕێتە سەر ئەو مەترسیانی کە لە ئێستا لەسەر ژینگە هەیە، چ لە ئاستی جیهان ئەگەر سێری بکەین، چ لە ئاستی عێراق و هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو مەترسیانە کە پێویستی بەوەیە چ لە ناوکەرتی حکومیە و هەروەها لە ناوکەرتەکانی دیکەشدا گرنگی زیاتر بە بابەتی ژینگە بدرێ. هەروەکو خۆشتان ئاماژەتان پێیا کە دیارە کوردستان 24 بە درێژایی ماوەی کارکردنی زۆر لەسەر ئەم بابەتە وەستاوە، چ بە پیشاندانی چیرۆکی ئەو کەسانەی کە بەردەوام لە ڕێگای خۆیانەوە کار بۆ پاراستنی ژینگاکەن. ئێمە ئەمڕۆ باز لە چیرۆکی کەسێکەکەین کە لە پارێزگای سلەیمانیە ماوەی 12 ساڵ بەڕێوەبەراتی باخچەکان بووە، هەر لەو چوارچەوەیە چەندین پلانی هەبووە. ئەویش مامۆستا کامران ساڵح کارگەچیە بە خۆشحاڵیەوە کە لەگەڵمانە. مامۆستا ئەم کاتت باش، تۆ ئەمڕۆ هەم وەکو ژینگە پارێزە لەگەڵمانای، هەم وەکو شێوەکارێک کە بە شێوەیەکی گشتی کا لەسەر ژینگاکەی. بەڵێ من سپاسی کەناڵە جوانەکەی ئێوەکەم و سپاسانەکەم کە لە پرسی ژینگە ئەپرسنەوە و دایمە سیمینار و ئەو بەرنامانەی کە هاتانە بە دوواداچوونی بووەکەن. من سپاسی ئێوەکەم. زۆر زۆر سپاس. کامەران، ئەگەر بێنە سەر ئەو پلانانەی خۆتت بووە لەو زەمانەی کە بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی بووی، چ پلانێکتان بە تایبەتی بۆ سەوزکردنی ڕێژەی سەوزای لە پارێزگای سلێمانی هەبووە یاخود بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کە چ پلانێک هەبێت؟ بەڵێ من لەو مەجالی کە لە مەجای ژینگە نزیکی 24 ساڵیشم کردووە و 4 ساڵ خەریکی ئەو پرۆژە سەوزایانە بووین کە لە پارێزگای سلێمانیە لە ڕێ ئەنجومەنی پارێزگاوە ساڵی 2004 بۆ 2008 و لە ساڵی 2008 من بۆ ماوەی 15 ساڵ بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی بووم. پلانەکەمان وا بوو زۆرترین شت ئەوەیە ئێمە تەشجیرکەین و هاتە دار بڕێنین، چونکە یەکێ لە کێشە ژینگەیەکان کە ڕووی کردوتە کوردستان و ڕووی کردوتە عێراق و بەعام بە هەموو جیهانە مۆزۆی کێشەی سەوزاییە، هەتا سەوزایی دار و درەختە بێ، هەتا دارستان هەبێ، ئەو بەرەنگاربوونەوەی ئەو ژینگە پیساکەین کە لە ڕووی کردوتە زەویەکەی ئێمە، چونکە زەویەکەی ئێمە بەڕاستی وردە وردە بەرەو عقارێکی خراپ لە ڕووکەشی هەوا گرتوێتیەوە. باشترین بەرەنگاربوونەوەش بۆ ئەو چەکی کە بەدەست مرۆڤەوەیە ئەوەیە بێدار بڕوێنی. هەموو داڕوانێک دژایەتی ئەو بەرگە هەوا پیساکە کە لە دەوروبەری زەویەوە. باشە، جگە لەو پلانانەی کە لە ئاسکەرتی حکومیە هەیە پێویستە بۆ تاکەکان ئەم هۆشیاریە تا چەندە هەبێت؟ وەڵای من زۆر دڵخۆشم ژینگە پرسێکی گشتیە. بەڵێ من زۆر دڵخۆشم لە سلێمانی ئەم لە ماوەی ئەم فترەی 15 ساڵەیە ئێمە هاوڵاتیمان فێر کرد دار بڕوێنێ. هەموو هاوڵاتێ داری ڕوانەوە و شان بە شانی حکومت داری ئەڕوان لەبەر دەرگای ماڵی خۆیان بەرامبەر ماڵی خۆیان
ئەوە زۆر من زۆر دڵخۆشی کردم بەوەی کە لە سا 1 و لە 10 ڕێژەی سەوزایی لە سلێمانی هاوڵاتی کردوێتی. دووهەم یەکێک لەو شتانە ئەوە بوو کە خەڵک بەڕاستی زۆر بە حەماسەوە پەلاماری ئەو کەسانەیە کە زیادە ڕۆیانە کرد لەسەر بڕینی دار و ئەمانەوە زۆر دڵخۆشی کردم. ئەوەی توانرا بێ لە شارەکانە بەعام لە شارەکانی کوردستانە ئەو هۆشیاریە هەیە. من لە هەولێرەوەم بینیوە لە دووەم بینیمە بە حکمیەوەی کە لەو پۆستەیە بووم زۆر سەردانی و شوێنانم کردەوە ئەمانەم بینیوە. ئەمە شتێکی زۆر باش و دڵخۆشکەرە بۆی بتوانین ئێمە هەتا دار بڕوێنین سەوزایی زیاتر بکەین. کاکامەران ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەزمموی خۆت بەر لەوەی وەکو بەڕێوبەری باخچەکان دەست بەکار بێت ڕێژەی سەوزایی لە پارێزگای سلێمانی چەند بوو بۆ پلانانەی کە تۆ جێبەجێت کرد گەیشتە چەند؟ بەڵێ من لە کتێبەکەمە ئەم کتێبم چاپ کرد لە پیشانگەکەمە پێشکەشم کرد و دوای باچینە سەرەوە ڕێژەی سەوزایی بە پێی ستاندەری عالەمی لە سا 15 بۆ 25. ئێمە لە ساڵی 2010 گەیانمانە 19 لە 14 بەپی ئەو پاداشانی کە هەیە بەپی ئەو ستاندەر و سینانی کە هەیە لە ناو شاری سلێمانیە هەم لە ڕێی مەساحاتە هەم لە ڕێی نفوسە و هەم لە ڕێی ئەو بەشانەی کە بەشداری لە ژینگەیەکەن وکو ڕێکخراوەکان دایرە معنیەکانی وەکو دایری دارستان و پاوان بە وەزارەتی زەراعا و باخچەکان و فەرمانگەکان و پرۆژە و بەرهێنەکان هەموو بە پێ و داتایە کە دامان ناوە گەشتۆتە 19 لە 14 ئەمە زۆر دڵخۆشکەرە. هەر ئێمە نین هەولێر وابوو دووە وابوو ئەم حرەکەیە لە شار و شارەشەکانی شار بەردەوام بوو کە ئەم ڕێژانیان بەرەو ستاندەری عالەمی بردووە. پاسادانیش بۆ قسەکانی من ئەوەیە بڵین سلێمانی پاسادانەکەی ئەوەیە لە ماوەی 8 ساڵە زۆرترین ڕێژەی بارانبارین لە سلێمانیا باریوە و کەمترین دەرەجێ پلەی گەرما تەجی کراوە لە شارەکانی کوردستان و بە تایبەتی لە سلێمانی و هەروەها یەکێک لەو شتانە ڕوتوبەمان زۆر بووە لە شارەکانی کوردستان و قەزانوحەکان و بە تایبەتی لە سلێمانی ڕادەی شێمان لە هاوینە زیای کردووە. ئەمانە و پاسادانەیە توان بڵم دڵخۆشکەرە کە ژینگەکەمان بەرخۆشترە ڕۆ وەکو خۆش ئاماژەت پێگە کە دیارە لە هەرمی کوردستان ڕێژەی سەوزایی ئێستا زۆرە لە هەموو پارێزگاکانی ژەم ڕێژەیە هەیە تا چەند داوڵتان ناوە ئەم نمونەی بگوازنەوە پارێزەکانی دیکەی عێراق چکە خۆتەزانی عێراق ئێستا لە ڕێزبەندی 5مین وڵاتە لە ئاست خراپبوونی ژینگەکەی و ئەگەر مەترسێک لە عێراق هەبێ ئەمە بەرەو کێرەمی کوردستانی شەگرێتەوانە بە تایبەتی لە ئێستا بەشێکی زۆر لە ناوچەکانی بەرەو بیابان بوون ئەچێ و مەترسی وشکبوونی لێیە. چی بکرێ بۆ ئەمایانی بۆ منە ئێمە ببینە نمونەیە بۆ پارێزەکانی دیکەی عێراق؟ وڵی من زۆر پرۆژەی دارستان و یان ئەوان هەوڵیان ناوە سولەوە من نەبینیوە ینی زۆرجار لە ئەخبارەکان لەم ئاخریا ژنێ پیا بوو خەریک بۆ دارە ڕوێنەوە زۆر دڵخۆش بووم بەس من زۆر لەو پرۆژە استراتیژانم لە جنوبی عێراقا نەبینیوە و زۆر بە دوواداچوونیشم کرد ڕاستە خۆم نەچووم بەس ئەگەر بێت و ئەمە بکرێ باشترە. یەکێک لە کێشەکانی عێراقەوەیە نەوت زۆر دەرێنی لە عەرزە غازاتێکی سروشتی زۆر بەرۆکی گرتوین. پاسادانم بۆ قسەکە بەرزترین دەرەجە حرارە لە خانەقی تەجیکرا لە عالەمە. یعنی ئەمە بەڕاستی تاسیراتێکی ژینگەی خراپی دروست کردوە لە جنوبا بە تایبەتی و توانم بڵم ئێمەش بەشێکین لەوەی کە زەرەرمەندین لەوەیە. لەبەرەوە ئەمانە و کێشانەیە بێ چارەسەر کرێت چارەسەرەکانیشی باشترین حلیەوەیە بدار بڕوێنین. ئێمە بتوانین هەتا دار بڕوێنین هەتا دار بڕوێن هەتا دار بڕوێنی غابات دروستکەین ئەمانە ئەبێتەوەی کە ئێمە بەرەنگاری ئەو ژینگە پیساکەین کە ڕووی کردوتە عێراق و کوردستان. باشە هیچ کاتێک هەبووە ینی بۆ منە ئەوان هەوڵیان نابێت سوور لەوە وەربگرن یان هیچ کۆنتاکتێک نەبووە؟ من لە ساڵی 2012 و ساڵی 2014 هەموو بەڕێوەبەرەکانی عێراق لە بەسڕەوە تا کەرکووک و موسڵیش هاتن سەردانی ئێمەیانە کرد و سەفەرێکشمان کرد چین بۆ نەمسا هەمومان لەوێ ڕێزێنانیان بۆ بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی کرد کە ئێمە یەکەمین لە چاوەمیانە هەموو بەڕێوەبەرایەتەکانی تیا بوو سەردانی سلێمانیان کرد
ئێمە دایمە باسیۆمانەکە بە چی حرەکەیە بە چی شێوێ بە چی داینامیکێ سەوزایەکەی نێکێک لەوانە هاوڵاتیمان فێرکردە داری بینێ دار بڕوێنێ خۆی خزمەتیکە زۆر باشە مادەم لە ئێستاە بۆ منە هۆشیاری هەیە لە ناو هاوڵاتیان و هاوڵاتیانیش دارە ڕوێنن چ جۆرە دارێک زۆر باشە بە تایبەتی بۆ ژینگەی هەرێمی کوردستان یاخود بۆ ژینگەی پارێزگای سلێمانی من ڕام لەگەڵ هەر دارێک گەڵا بکە تێگەی بۆ ژینگەی کوردستانە بێ هەر دارێک گەڵا بکە و خاصن ئەو دارانەی کە هەمیشە سەوزە بۆ نمونە سنەوبەریات دەورێکی زۆر باشی هەم ئاویشی کەم ئەوێ زەیتون وانەی کە گەڵاوەری و نیەمە زۆر کالیپتۆ زۆر باشە بە غابات بکرێ نەک لە گەڕەکانە بڕوێنرێ. کاکامران لە ماوەی ڕابردووە پرۆژەیەکە بوو لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە تایبەتی لەسەرەوەی کە بەشێکی زۆر لە باخچەکان داری بەرداری تیا بڕوێندرێت ئەمە تا چەندە سوودی هەیە؟ پلانەکان بەو جۆرە بوو داری بەردار سوودی زیاترە ئەتوانین بەرەکەشی سوودی داری بەردار بۆ غابات باشە بۆ ئەو شوێنانە باشە کە پرۆژەی غاباتی تیاگرێت چکە بەڕاستی ئێمە مەرحەلەیەکمان ماوە کە زیاتر وشیار بین من لە سویسرا بینیومە داری سێ و لەسەر جادەن ڕوێنراوە لە شۆستەکان ڕوێنراوە سێویشی گرۆ خەڵک لی کردوتەوە بەس ئێمە مەرحەلەیەکمان ماوە بۆ ئەوە کە داری بەدار بڕوێنین خەڵک نێشکێنێ سەمە داری تو خەڵک تی بەرەوێ بە خاکە ناز و بەلەقەوەمانە لە قوپۆپی ئەشکێن ینی ئەم مەرحەلەیەمان ماوە بەس داری بەدار بە عام دارێکە هەم تۆ سەوزایی ئەیە هەم بەریژەگرێ بۆ نمونە ئەو دارە مزرەمەنیەکان زۆر باشە خاستن منتیقی ئێمەگە زۆر سارد نەبێ زۆر باشە بەرەو چەماڵ زۆر باشە تا چەندە گرنگە لە ناو باخچەکانە هەبێ بۆ منەمە پارکی ئازادیمانێ تا چەندە گرنگە هەواری لە ناو ئەم پرۆژانەش داری بەردار بڕوێنرێت. ئێمە تەجروبەیەکمان کرد ساڵی 2014 داری هین هەنگی دنیامان لە بەردەمی دایرەیە ڕوان کە پێیەگەی هاوڵاتیات بە بلیانە کردەوە بەس لە قوپۆپیان نەشکان ینی ئەوە تۆ زێدادەیەک یعنی ئەم وشاریە ماوە گە بکرێ شتێکی زۆر باش زۆر باشە. بابێنە سەر ئەزمونێکی دیکەی تۆ ئەوێش ئەوەیە کە شێوەکاری و کاری کێشانی تابلۆەکەی کارەکانیشی دووباراچێتە چوارچەوەی کێشانی سروشت و دار و قەدیدار و وە کارەکەی چی بووە کامەران؟ من بە حکمی 24 ساڵ لە مەجای ژینگایشم کردووە 4 ساڵ مدیری ئاوی سلێمانی بوو 15 ساڵیش بەڕێوەبەری باخچەکان بووم 4 ساڵیش لە مەجای هەم سەوزایی پارکی دایکمان دروست کرد بلوارەکانمان دروست کرد لە ساڵی 2006 و 2005وانە لەبەرەوە تەسیراتی دار و درەخت و سەوزایی زۆر تاسیری کردو لەسەر من یعنی ئەتوان بڵم لە سا هەفتای جەستەم بە دار و درەخت و ئەو نەخش و نیگارانە داگیر کراوە لەبەرەوە من ناتوانم لە دار و درەخت ببم لە سەوزایی ببم هەر کەسێ دارێکە ڕوێنێ چم دەستی ماچەکەم هەر کەسێ ئاوی دار بە چم دەستی ماعنی وام لێ هاتووە کە هەر کەسێ خزمەتی دار و درەخت و سەوزایی بکە من زۆر مەمنونیە بم سەردانوێنم بۆی لەبەرەوە من هاتووم ئەو ڕێچکە تایبەتەی خۆمم گرتووە بەوەی کە لە مەعرەزی حەوتا ئەلانم کرد ئەمە ڕێچکەیەکی تایبەتە بە من کە باز لە معاناتی دارەکەم لە جۆرەکانی دارەکەم لەو نەخش و نیگارانی کە لەسەر دارە و توانی مەعرەزی حەوتم بەوە دەست پێ بکەم ڕێچکەیەکی تازەیە لە هونەری شێوەکاری کە من گرتوومە جۆرەکانی دار شێوەی نەخشانی دار تێگە ئەمانە پیشانی خەڵگەیەم و ئەمە یەکێکە لەوانەیە توانین بڵێم هیوایەکە ئەتا ئەگەر تەمەەن باقی بێ مەعرەزی هەشتەمیشم هەرەوە بێ. باشە کاکامران ئەزمونێکی دیکەی تۆ نووسینی شارە ئەمە شەر بۆ بابەتی ژینگەیە یەک کۆپلەتمان بۆ خوێنیتەوە بۆی کە ئەو ئەزمونێشە ببین. وڵا بەنیسبەت شعرەوە من دەمێکە شعرە نووسم بەزەوەیە هەموو تێکەڵ کردەوە شعر و ڕسم و هەندەسە و ئەمانە ئیتر بەس شعرەکە نیاز بێ مەعرەزی هەشتەمم هەم پۆستەرە شعری بێ هەم ئەوە بێ هەم دیوانە شعرەکەشم ئیشەڵا عینی یەکەم. زۆر باشە. من شعرەکانم تۆزێ تەنزی شانی هەموو شعرەکانم وایە. زۆر دەمێکە وێڵم بە دوای وشەی خاکە لە نەخشە و سنوور و زمان لەسەر زاری دایکە پارچەکردن دابەشکردن لەگەڵ دوژمن و ناپاکە لەگەڵ لەهجەی سۆرانی و
جۆرێک لە کرمان ئەوەی مندیم وشەکانیان هەمووی سووتان کردیان بە دووکەڵ و بردیان بۆ ئاسمان زۆرم بینی لە عەشیرەت لە دیهات و شاخ و داخ و لە ناونان هەرچی هەبوو خۆی دەرەخست بە سەردار و بە سەپان میلەت ئەوەندەتی نووە وا کاڵە بێتەوە ناوی نیشتیمان دەستەکانە خۆش بێت نمونەتەش زۆر بێت کا کامران دووبارە سپاس بۆەوەی کە ئەمڕۆ لەگەڵمانە بووی هیوادارم ببیتە نمونەیەک بۆ هەرتاکێکی کورد بە تایبەتی بۆ پاراستنی ژینگە و ئەزمموی تۆ بەسەر ژیانی ئەمە هەبێت دووبارە بەخێر بێت زۆر سپاس بۆیەوە بۆ کەناڵەکردن و بۆ جەنابت و ئەو ستافی کە لە دەرەوەی کامێرەکە ئینە دەستەکانە خۆش بێت سۆڤان هەژە منەگەڕێمەوە بۆ لای ئێوە بە هیوای ئەوەی توانی بێتمان لە ڕێگای ئەم پڕگەوتەوەرەوە هۆشیاری زیاترمان با وڵاتیان یابێ بە تایبەتی بۆ پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان. بەڵێ دالیا سپاس بۆ تۆ هەم بۆ کاکامەران کە هەمیشە نمونەیەکی دیاری سلێمانیە با بڵێن کەسێکی دیار و ناسراوی شارە حیاتەکەیە کە نمونەیەکە بۆ ژیان دۆستی و بۆ ژینگە دۆستی هەمیشە هەمومان چاوی لێ بکەین. سپاس بۆ میوانە ئەزیزە بە هیواین هەمیشە نمونەی زۆر بێ و جێگە دەستی لە سلێمانی و کوردستانیش هەمیشە دیار بێت. دەستان خۆش بێت. بەڵێ ئێساش پێکەوە بینەری کەش و هەوای ئەمڕۆی شارەکانی کوردستانی گەورە ئابین بابزانی کەش و هەوا بە چ شێوەیەک. سۆڤان پێشانگاکان کاکرێنەوە بەشێکی هەرە زۆری دەستی خانمانن و ئێستاش ئەم ساڵ بە تایبەت زۆربەی فستیڤالەکان پێشانگاکان کامبینی ئەم هەموو خانمە دەستڕەنگینە هەر لە دروستکردنی کەلانەیە کۆتیا بوو هەتا چنین و کاری دەستی و گوڵ و هەرچی بابەتێکی دیکە کە کاری دەستیە نمایش کرابوو. ئەمەش هەمووی لەلایەن خانمانەوە ئەکرابوو. جێ دڵخۆشیە کە خانمێ بتوانێت لە چوارچێوەی ماڵەکەی خۆیدا دەست پێ بکات و ئەو کاری ئەیزانێ ئەو خولیا و حەز و ڕەنگەی کە لە ناو خەیاڵیەتی لەسەر دەست و پەنجەکانی بینەخشێنێت. جا هەرەوەیە کە هەمیشە ئەبێ ئەم ڕستەیە لە یاد نەکەین و بڵین خانمانی کورد هەر پەنجەیەکیان هوەرێکی لێبارەیە بە پێیان بڵین ئەوانە دەستێکی زێڕینیان هەیە. جا
لە هەولێر باسی دەستی زێڕینمان کرد پێشەنگای دەستی زێڕین کە تایبەتە بە ئافرەتان کراوەتەوە لەوێ هەمەتوانن بەرهەمەکانیان بخەنە نمایشکردن و هەلیکاریشە بەشێکیشان لەوێ ئەتوان بەرهەمەکانیان بەلەشن جا زیاتر لە 150 ئافرەت لە هەرێمی کوردستان و نەک هەری هەرێمی کوردستان بگرە پەنابەران و ئاوارەکانیش توانیانە لەم پرۆژەیە بەشدار ببن یەکێک لە ڕێخەرانی پێشەنگاکە کا پێشەنگای دەستی زێڕینە ئەڵێ ئەم پێشەنگایە دەبێتە هەندێکی باش بۆ ئافرەتە. پێشەنگای دەستی زێڕینە لە هەولێر سەنای تەمەن 22 ساڵ واگافرەتێک لە سەرپێیەکانی خۆی وەستاوە و توانیوێتی براندێکی تایبەت بەخۆی لە بواری جوانکاریدادا بمەزرێنێت یەکەم جارێتی بەشداری پێشەنگەکە دەکات و بە گرنگیەوە لە پێشانگەکە دەڕوانێت. وەکو کچێکی گەنج ماوەکی زۆر ئازبوونم لە ویشەی هەیە وەکو براندێکی کوردی لێرە بەشداریم کردیا مادەکانی من هەمووی سروشتینە و ئیش لەسەر مادە سروشتەکانی کوردستان دەکەم لێرە دەمەوێت بە خەڵکی بناسێنم و سوپاسی ڕێکخراوی مەسەلە و دەستی زێڕین دەکەم کە یارمەتی گەنجان دەدەن توانن مادەکانی خۆیان بە خەڵکی بناسێنن و لێرە خەڵکێکی زۆر استفادەمان لێ بکەن. لە پێشەنگەکەدا زیاتر لە 150 ئافرەت بەشداریان تێدا کردووە جگە لە ئافرەتانی هەرێمی کوردستان ئافرەتانی ئاوارە و پەنابەر و باشێک لە ئافرەتانی خاوەن پێداویستی تایبەتیشی تێدایە. یەکێک لە ڕێکخەرانی پێشەنگەکەش دەڵێت پێشەنگەکە دەبێتە هەندێکی باش بۆ نمایشکردنی تواناکانی ئافرەتان. کردنەوەیە کە بۆ ئەو خانمانە تاوەکو بتوانن لەم ڕێگایەوە خەڵکی بیان ناسێت بیان خەینە بەرچاو هەتاوەکو بتوانن کارەکانیان پێشکەشی بەڕێزام بکەن و هەروەها ببێتە پڕفرۆشترین یان ببێتە داهاتێک بۆ ئەو خانمانە تاوەکو بۆ پاڵپشتیکردنیان لە ژیانی ڕۆژانەیان. پێشەنگەکە بە هەماهەنگی فەرمانگەی ڕێکخراونە حکوومیەکانی هەرێمی کوردستان و UNHCR و کۆمەڵی دۆستانی کورد و سوید ئەنجام دراوە بڕیارە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت. پێشانگای دەستی زێڕین کاوکاتە لەگە هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان دەرفەتێکە بۆ ناساندنی کاری دەستی خانمان و سەرچاوێکی داهاتیشە بۆ ئافرەتانی بەشداریان کردووە. پێشانگاکە دەبێتە هاندەرێک بۆ هەنگاوەکانی داهاتوویان. ئازر فاروق کوردستان 24 هەولێر. بورگەی لەگەڵ ئەحمەدی خانی لەلایەن جاندۆست نووسەر و لێکۆڵەر ئەدەبی پێشکەش دەکرێت ئێستا. بەڵێ تەماشەوانên هێژا میوانên ئەکرانا کوردستان 24 ڕۆژ باش. ئەم جارەکە دن هاتنە باهەف ئەمێ لەگەڵ هەف بن و لەگەڵ خانی بن فکرên ku di xeleka çivî de me nikaribû berdewam bikira ji ber kurtbûna demê em ê îro ji were pêşkêş bikin û em ê şirove bikin û bi vî awayî wek ku me xeleka berê de jî got ev pêşgotina 188 malik xilas dibe pêşgotina din pêşgotina netewî a ku Ehmedî Xanî tê de derd û êş û jarbûna milletê Kurd tîne ziman ku ew pêşgotineke bi rastî hêjayî çi bibêjim hêjayî gencîneyan bi xwe jî gencîneyeke ji wêjeya me ew em ê paşê derbasî wê bibin lê niha em îro digihên dawiya vê pêşgotina dînî vê pêşgotina felsefî ku Ehmedî Xanî tê de mirovayetiyeke mezin diyar kiriye û tê de diyar kiriye ku Ehmedî Xanî xwe wek nûnerê mirovayetiyê hemûyî pêşkêş kiriye û li gel pêxember xeber daye û gotiye ji nû ve biçe me'racê van pirsan ji Xwedê bike. Ehmedî Xanî çima wisa kir ew me'raca berê me'raceke Xwedê dibêjin pêxember çû bêhnawî derket hinekî aciz bû Qureyşiyan ew diêşand ew bêhnawî derket û hinek gotin bila nimê ummeta te nimêj bike û nizam çi yanî ne me'raceke felsefî bû ne me'raceke ku wek yani mutasawwifekî wek Ehmedî Xanî têr bike. Ev jî ecêb e. Ehmedî Xanî yani wek ku bi wê me'racê nerazî bû yani wek hestên wî têr nedkirin em bibêjin tasawufa wî zêde kêm dihişt ji bo wê jî me'raceke ji xwe re xeyal kiriye divê ev me'raca ku pêxember biçe ezman divê ji Xwedê re vê bibêje. Belê me digot kufr û gunehan
كفري تو مگر نشي ببخشي قردي گناهان لما نبخشي دي شادي ببن لما شياطين او خلقا بريدة شو مسروري ببن قلق ملاعين والشيطان كفال ما بين جبويجي دفيت ما نخي جهنمي دفيت ما نخي دوجهي قد غيرت اي پناه عالم قد غيرت اي پناه عالم قد لايق اي شبان آدم اف قرق لعين بد سرنجام جيرا بكتن ما شبه أغنام هذا فردا خطاب أخواديتك بما تشي دبا أي پناه عالمي تو پناه عالمي تو ديواركي وام خوقش ددنا برتا تو بشتا مي تو أم خود سبيرنتا آفي عالمي هموي بما لايقي تيا أي شباني آدم تجي شفاني تو وك شفاني بني آدمي ما لايقة تم تسليمي في قريبكي في إبليسي بكي چه دبا افتشت افاجي جرد التصوف بجن عتاب غازنده عتاب متصوف عتاب خدي دكن تشم او ساكر يعني دنافبر خو خدي د پردایان ناهلن جبويجي دكارن غازنان جي بكن وغازنان لي بكن لومه عتابان لي بكن احمد خاني جي دفرده عيني وساكريه دبي ما لايقي او خدايك مزني توك شفاني ميت شفاني أم همو برخن كريتنا تجي شفاني ما تشيد بت ما تسليمي وي قريهان بكي ما تسليمي إبليس بكي بالا خو بدني ب چه صورت ديمانكي خوشك چه كريا سيداي خاني قد لايق أي شبان آدم أف قرق لعين بت سرنجام جيرا بكتن ما شبه أغنام ما تشيد بت مجوی گره لعنت لیباری را اوی هانی گو داوی اوی خراب بو انجام اوی خراب بو یعنی ملائکت بو تا او داخست عرده ما چه دبت ما جیره بکی وکو میهان مرومی ما بکی برخ ما تسلیمی وی گری بکی اواش دوری تا دوری رحمتا تا القصة بكي كديوي سركش تنها وتني بشي تآتش ما دام موسى ما دام تا نافي تغفارة وتوابة وقهارة وبفين بفان نافين أزالي جبردة لما فرز كريا وأمي ببن قاور وأمي ببن عاصي وسركش هجر وصايا وتا إبليس مصلاتي سرما كريا جبو مجري درخينا باش أوتو إبليس تاني ببي جهنمي إبليس تاني ببدوجهي إبليس تاني يك بشر كافر نكافر فلان بيفان أحمدي خاين بيجا بلا همو هرم بهشتي جبركو همو نبدستي خوابون إرادة خديبو إبليس جوان رشان قوت بلا وان جري درخينا القصة بكي كو ديوي سركش إيقو سريكشان لبر خدي قوت أزنار ما سجدة يجا آدم را تنها أو تني بچي تآتش أو تني بچا آقر في الجملة ما الجملة خاص عاما ما همو يا بهفرة خاص عاما عاصي وشقي ونا تماما ايه عاصي ايه گناهكار ايه شقي ايه نا تمام يعني خويا نا تمام چيا ايه كو عقلي بي كيمبا ايه كو جريدر كتبه ايه كو سركيشيا تكربه تكره بشفاعتا خو خاصك فكرة ما جاء قري خلاصك وانا همويان بدا بالشفاعة أخوة ما عفو بك وما تفانجي جاء قر خلاص بك بيش قوتن لفر خلاص دبا أمجي دقهين داوية في بيش قوتني لي أتخوازم تشتيكي دينجي ببيجم أحمد خاني وقت ما قوت في بيش قوتني دا جبرية جبري چيا جبري قد بإرادة إنسان تنه لتفي ويجي جملتي كرد خوازه دبي رابن إرادة ده ملتي كرد دبي أجر هون وصابكن هون جوهرينه چيكن هون دولتي چيكن دستي خباف جنشور أواش خوا هي نهات نامي باشي وانا بحث بكن دستي خباف جنشور دليريه هون دولت أخو آوا بكن لفر أحمد خاني دبيجا إنسان بإرادة لفرجي كردارة دبيجا رابن بخبتن ها لفر ده شروفا في چيه إنسان وك تكانه بإرادة لقاوا دبا ملت دبا كومك وقتا دق هيجا هف وكو ملتكي ملتي كرد
دکارە گوهرینێ چێ بکە دکارە ئیرادەیەکە کۆمەلایەتیش ئیرادەیەکە تەوایی چێ دەبێ ئیرادە تەک ڕاستن نایە مرۆڤ لە هەمبەر خودێ و لە هەمبەر قەدەرە خودێ لێگاوە کو دبە ملەتێک ئیرادایەوی کۆمی سەر هەف دەبە و خورد دەبە ئەم لەفر دەگهێن داویە پێشگوتنە دینی و ئەم دەگهێن داویە بەرنامەیە خۆشی بمینن دخێر و خۆشیەدا ڕەحەتیەش بەوە تاوان دخواست بەڵێ ئەبێ بینە سەر بابەتێکی دیکە کە ئەمیش لەو بابەتانەیە کە شانازی پێواکەین پرۆگرامی بینی 24 بەگشتی وایە ئێمە و بابەتانەتان بۆ دەخینە ڕوو کە جێژان شانازین بۆ کورد و کوردستان هەر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و چاوەکو ژینگەکەمان قوتابێکی کورد لەناو 600 قوتابخانەی نێودەوڵەتی و 2600 قوتابی پلەی یەکەمی لە ئاستی عێراق بەدەستهێناوە لە مەراسیمێکی تایبەت و بە ئامادەبوونی کۆنسڵی بەریتانیا خەڵاتی تایبەتی پێشکەش کرا ئەو قوتابیە هیواخوازە و خەونیشی ئەوەیە ناوی کوردستان لە ناوەندە جیهانی و نێودەوڵەتیەکان بەرز بکاتەوە جا لەم بابەتەدا وردەکاری زیاترە بینین. بە چەپڵە لێدان لە ڕێوڕسمێکدا بەم جۆرە خەڵاتێکی تایبەت بە قوتابیەک دەدرێت. سان تەمەنی 15 ساڵە لە ئاستی نێودەوڵەتی و لە ناو 2600 قوتابی یەکەمی لەسەر ئاستی عێراق بەدەستهێناوە. سان لە چواروانی سەرەکی ماتماتیک، کیمیا، فیزیا و ئینگلیزی پلەی نایابی لە نێوان 82 وڵات بەدەستهێناوە. من ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە ئەم خەڵاتە نێودەوڵەتیە وەرگرتووە پێشتر خەڵاتم وەرگرتووە بەڵام ئەم خەڵاتە جیاوازە چونکە ئەو خەڵاتانەی تر هی کوردستان و قوتابخانەکە بوون ئاماجم ئەوەیە لە داهاتوودا خەڵاتی جیهانی وەرگرم بە یارمەتی دایک و باوک و مامۆستاکانم بۆ خزمەتی کوردستان. بەردەوام قوتابیانی کوردستان توانەکانیان لە بوارەکانی کیمیا، فیزیا و ماتماتیک پەرەپیادەن و ئاستەکانیشان لە هەڵکشاندایە. هەموو هەوڵی مامۆستان و قوتابیانی ژەوەی کە بتوانن ناوی کوردستان لە ناوەندە نێودەوڵەتیەکان بەرزتر بکەنەوە. جێ لە توانە و بەهری قوتابیان مامۆستان و بنەماڵەش ڕۆڵێکی سەرەکیان هەیە. ئەوە بۆ دومین جارە لەسەر یەکسان پلەی یەکەم بەدەست دێنێت. سانێکێکە لە قوتابی هەرە زیرەک و بەناوبانگەکانمان. ئەو زۆر گرنگی بە پەروەردە و گەشەی خۆی دەدات خاوەن ئایندێکی گەشە. ئەوەش هاندەرە بۆ سەرجەم قوتابیانی کوردستان و ئێمەش پێیان دەڵین ئێوە هەوڵ بدەن و ئێمەش پشتیوانیتان دەکەین. ساڵانە ئابامەندی بەهێزکردن و نیشاندانی توانای زانستی قوتابیان و پەرەپێدانی بەهرەکانیان پێشبڕکەی زانستی لە نێوان قوتابیانی قوتابخانە نێودەوڵەتیەکان بەڕێوە دەچێت. هێرۆ مۆلودی، کوردستان 24 هەولێر. لە ناوچەی یۆرکشایری ئینگلتەرا خەڵک بۆ ئارامبوونەوەی دەرونیان ئەم جارە ڕوو ناکەنە سنتەرەکانی ئارامی یاخود لای دکتۆری دەرونی بۆی کە نیگەرانیەکانیان بڕەوێنەوە ئەچنە کێڵگەیەک بووی بە باوەش بە مانگایەکە بکەن. جاقاوان کێڵگەکان بۆ هەردوو کاژمێر دانیشتن لای مانگاکان و لە باوشکردنیان و کات بەسەردبردن لەگەڵیان بڕی 50 پاون وەردەگرن. بەو شێوەیە جگە لە شیر و ببوورە لە شیر و گۆشتەکانیان ئەوە مانگاکان سوودێکی دیکەشیان هەیە. جگە لە شیر و گۆشتەکەی مانگا باوەش پێداکردنیشی دەبێتە هۆی ئارامبوونەوەی دەرونی مرۆڤ. لە ناوچەی یۆرکشایری ئینگلتەرا خەڵکی ناودەنووسن تا بێنە یەکێک لە کێڵگەکانی بەخێوکردنی مانگاکان و باوەشیان پێدا بکەن. چونکە لە ڕووی زانستیەوە باوشکردن بە مانگا هەستی نیگەرانی مرۆڤ دەڕێوێنێتەوە. ژیان زۆر نیگەرانکەرە هاوسەرەکەم بەردەوام نیگەرانە هەر کاتێکیش هەست بەوە بکات دڵی تەنگ دەبێت دەچێت لە نزیکی مانگاکاندا دەنیشێت و باوەشیان پێدا دەکات. پێم وایە ئەوە چارەسەرانەی لە ئاژەڵانەوە بەدەستی دەهێنین زۆر گرنگن. هەندێک کەس حەزیان لە سەگ و پشیلەیە هەندێک حەزان لە مانگایە.
ڕۆژانە مانگاکان لە کێڵگەکاندا دەنرێن و ئەو کەسانەی پێشتر ناوی خۆیان تۆمار کردووە لە تەنیشتیاندا دەنیشن بۆ ماوەیەک دەست لە ملانیان دەبن و دەست بە جەستەی مانگاکان دەهێنن. بەو شێوەیە وەک خۆیان دەڵێن هەست بە ئاسوودەیی دەکەن و کێشە و گرفتەکانیان بۆ ماوەیەکی کاتی لەبیر دەکەن. خاوەن کێڵگەکانی مانگا بۆ هەردوو کات ژمێرێک دانیشتن لە تەنیشتی مانگاکانیان بڕی 50 پاوەند لە سەردانیکەران وەردەگرن. هەندێک کەس دێنێرە چونکە جۆرێک لە ترسیان بەرامبەر مانگاکان هەیە و دەیانەوێت لەم ڕێگەوە ئاشنایەتیان لەگەڵدا پەیدا بکەن، بەڵام زۆرینەی خەڵک مانگایان خۆش دەیانەوێت کاتیان لەگەڵ بەسەر ببن لە هەموو شوێنە مانگاشیان دەست ناکەوێت بۆیە دێنە چێڵگەکەمان و باوشیان پێدا دەکەن. باوشکردن بە مانگا بۆ هەستکردن بە ئارامی لەنگەڵتەرا بۆ بە دیاردە و ڕۆژانە چەندان کەس بۆ ناونووسین بۆ سەردانی مانگاکان پەیوەندی بە خاوەن کێڵگەکانەوە دەکەن. ئەم دیاردە نوێ وای کردووە جگا لە شیر و گۆشت خاوەن کێڵگەکان سوودێکی دیکەش لە مانگاکان وەربگرن. گەڕان بە دوای خۆشبەختی ئارام بوونەوە ڕێگەی زۆر زۆرە، تەنها ئەوەیە کە لە ناخی خۆتەوە بڕیار بەی کە ڕێگەیەکەیە تو ئارام بکاتەوە. بەو هیوایی کە هەمیشە ئارامی میوانی دڵەکانتان بێ بەخواتان ئەسپێری ماڵاو